وڵا با من بە سەراحەت بێڵم یەکە بین حزب کە زەرەرەکان لە نەبەستی کۆنگرە خودی یەکێتی نیشتیمانی کوردستانە حزبەکانی تر ئەوەی دۆستمانە پێی نیگەرانە بن ئەوەی دژیشمانە پێی خۆشە کۆنگرە نەبەستین و پێی خۆشە ئێمە لە ناو خۆمانە تووشی کێشە بین و کێشەکانیش ببێتە مای ئەوەی شکۆی یەکێتی و متمانی یەکێتی لە ناو ڕای گشتی لاواز ببێ بۆیە یەکێتی نیشتیمانی پێش ئەوەی بیر لە دۆستی بکایە لە نایاری بکبی لەوە بخۆتەوە خۆی بەرەو چوو ئەڕاگە کۆنگرە نەبەستێت ئەمە ئەوە تا هەموو حزبەکان کۆنگرە بەستن کۆمەڵی ئیسلامی ئەعلانی کۆنگری کردووە پارتی ئەعلانی کۆنگری کردووە حزبی دەعوە لە عێراق ئەعلانی کۆنگری کردووە کەم حزبم دیوە ئەعلانی کۆنگری نەکردوێت یەکگرتووی ئیسلامی ئەعلانی کۆنگری کردووە هەمویان ئەعلانی کۆنگریان کردووە بەس ئێمە ماوین یعنی ئێمە وەمان لێ هاتووە بەو هەموو تەجروەیە بەو هەموو متمان و خۆشەویستی و ڕەگوڕیشە داکوتراوەی هەمانە ئێمە بکەوینە دوای کاروانەکە ئەمە زۆر بۆ یەکێتی نابێ ئەمە بەڕاستی ئەمە ئێستا هەلومەرجی چوارەمین کۆنگرە سەرپا جیاوازە لەگەڵ هەلومەرجی سێهەمین دووەمین یەکەمین کۆنگرە هەر سێهەمین کۆنگرە خۆی سەرپا جیاوازە سیاسەتی ئیقلیمی سیاسەتی نێودەوڵەتی سیاسەتی اقتصادی کاریگەریەکانی پەیوەندیەکان و تەکنیک و سوسیال میدیا هەستی خەڵک هەڵوێستی خەڵک ناڕزایەکانی خەڵک بیر ئایدۆلۆجیەت حزبایەتی ڕێکخراوە دیموکراتیەکان سندیکاکان NGOکان تاک و تاگەرایی هەمووی گۆڕاوە دنیا هەمووی گۆڕاوە کۆمەڵ گۆڕاوە مووقعی ئێمە بۆ نەگۆڕێ سیاسەتی ئێمە بۆ نەگۆڕێ پەیکەرەی ئێمە سیاسەتی ئێمە جۆری سەرکردایەتی ئێمە بۆ نەگۆڕێ ناکری ئێمە دنیا هەمووی گۆڕابی ئێمە هێشتا لە 15 ساڵەمە بەربین لەم 15 ساڵە گۆڕانکاریەکان سەرسڕهێنەرن هەموو ئامارەکان هەموو ژمارەکان پێمان ئەڵێن ناکرێ یەکێتی لە ڕابردووە بمێنێتەوە ناکرێ خەتەرە چونکە دنیا دنیای شۆڕشی زانیاری و شۆڕشی خێرایی و پەیوەندیەکانە بە چرکە سات شەپۆلەکانی زانیاری و شەپۆلەکانی هەواڵ و شەپۆلەکانی ڕخنە و شەپۆلەکانی بیر و بۆچوونی جیاواز زۆر زەبەند کاریگەرترن لە ناو یەکێتی لەو سیاسەتی کودی یەکێتی هەیەی یەکێتی هەفتەی جارە دوو جار وتەبێژەکەی قسەکە هەموو ڕۆژە کوردستانی نوێکەی قسەکە دێ ئەمە قەترەیەکە لە ئۆقیانوسی هەواڵەکانی ئێستا یەک قەترەیە لە ئۆقیانوسی هەواڵەکانی ئێستا چ پەیجەکان چ فەیسبووکەکان هەموو پەلوپۆکانی ئەنتەرنێت و ئەمانە یەک قەترەیە لەبەرەوەی ئەمە یەکێتی دەبێت فۆرماتکەینەوە